سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی ڕەنگا و ڕەنگ و هونەریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بەڕێوەسمێک دەست پێ دەکەین کە لە شاری سلێمانی ئەنجام درراوە بۆ بڵاوکردنەوە واژۆکردنی کتێبی هونەری ژیان لە هەورامان. هونەری ژیان لە هەورامان لەلایەن ئەیوب کێخا ڕۆستەمەوە نووسراوە و باس لە مێژووی ناوچەکە دەکات و هەروەها هەندێک لە کەسایەتیەکانی ئەو ناوچەیە زیاتر دەناسێنێت. بابەتی مێژووی تایە، بابەتی کولتوری تایە، باسی هەندێک کەسێتی تایە، باسی هەندێک ڕۆدا و دیاردەی تایە لە ناوچەکە، بۆیە ناومناوە هونەری ژیان لە هەورامان. باسی سەرچاوەکانی بژەویم کردووە، ئەو تایبەتمەندی لە سەرچاوەکانی بژەوی خەڵکی ناوچەکە لە باغداری، لە وڵاتداری، لە پیشەدەستیەکان، لە ئاژەڵداری، لە هەموو ڕوەکانەوە. باسی کۆمەڵێشتی ترم کردووەکو گەلکاری کە لە هەوراماندا ئەمە باو بۆ زووتر زۆر ئیر بەدەستەوام و بە گەلکاری کراوە. ئەمەش هەمووی بۆ جیاوازیە لەگەڵ زۆر شوێنەکانی تر لەبەرەوەی خەڵکی ناوچەی هەورامان خۆیان بە دوو خەسڵەتی گەورە یا دوو بنەما بەست و سپاردووە. یەکیان ئەقڵگەراییە، هەموو دەوروبەریان لە ڕێی ئەقڵەوە هەڵسەنگاندووە، لێوە توانیانە دەست و پەنجە نەرم کە لەگەڵ سروشتێکی یاخی و جوانترین کاریگەری دروستکەن. هەروەها ئیرادەیەکی پتە و نەهاتوو بۆ بەگژاچوونەوەی ئەو شتە ناڕەحەتیانەی کە هاتوونەتە ڕێیان. بڕگەیەکی تری بەرنامەکەمان چاوپێکەوتنێکمان لەگەڵ هونەرمەند هەژار دهۆکی ئەنجام داوە. ئەم هونەرمەندە هەر لە منداڵیەوە ئارەزووی میوزیکی هەیە و بەردەوامی بە هونەرەکەی داوە. ئێستا لە سوید دەژی. گۆرانیەکانی ئەو زیاتر نیشتیمان پەروەرین. لێرەدا زیاتر باس لە کارەکانی دەکات، هەروەها وەکو دەرهێنەرێکی کلیپیش کار دەکات و ڕوونی دەکاتەوە. Ez berniyasim wek Hejar Duhokî û wek stranbêj û li vê dimayîkê jî wekî derhêner hatîme berniyas. Her li zarokatiya xwe de min heş hunerî kiriye ji malbatekim ku babê min hunermend e. Dimayîka sala 97 ez ê hatîme Swêdê û ez muzîkjen bûyme û hem ez vokal yani wek جارت بجین کورس گل استرانبیج درکتیمه و هدی گل و چنده دا گلک جارا من آهنگ تنجی گراینه یعنی مشین بجین نوتو هفته لسوید هم وک موزیکجن هم وک برابر استرانبیج از یه درکتیم لسالا 2008 بو ایکم جار من دست به تومار استرانی کرد از خدا نخوا 7 کلیپ آمه و بلی وان 7 کلیپا از خدا نخوا برهمه که فلکلوریمه که وک سی دی آنها که ترک جه 5 ترک هاتیه چکرن فیلم منه چکرین کرتا فیلم منه چکرین نوول فیلم منه چکری فیلمی که حتی 30 دقیقه بتن او جی دهیتا بلاف کرن فیلمک مل کردستان چکر به ناو سنورن والا که گلک لسوشیال میدیا هاتا بلاف کرن و گلک کسان به جوانی ورگرد مع رخنجی هبوینه و دستوانجی خوش بنه رخنال مد کرن هر رخنجی بو مبت یا آوا کرنه بو پیشکفتنه کسک انسانه که پرفکت و کامل نینه تنه خوده کامله اوه درمان او 25 ساره و رقمی میجی بوده هر دمی تو پیتوی بوی از ده خزمت آمد من گرتی تو بدرستی خیش کاملی هنر دوست کم دست خو از خو آواد کم حضر خود دریجم به هزا
هنری آخو پیام آخو یا آشتی خازانه یا مروانه و یا ولات پارێزیە بەڵاو دەکەم لە هەموو دنیاە. زۆربەی نووسەران پاراستنی ئەدەب و زمانی کوردی بە ئەرکێکی نیشتیمان پەروەریدا دەنێن بە تایبەتی لە هەر چوار پارچەی کوردستان. ئێمە لێرەدا لە ورمێوە لەگەڵ عەبدولکەریم سروش دەدوین. ئەو باس لە ئەزمموی نووسینی خۆی دەکات و باس لە ئەرکی سەرشانی خۆی دەکات بۆ پاراستنی ئەدەب و وێژەی کوردی. دمکو از لسدا و سیمای دابون من هلبست نویسیم و هر وصا لسر زمان و ویژه من خبات کرد. دمکو از کاربس بوم و مالنشین بوم از هاتم من دید که والاهی یک لناو چاند آمده تایبتی لدورا که امتدا درونین هیه او والاهی جی او بو که بشک گلک گرینگ ناو چاند آمده گو چاوانی یا جیانا ما لدورین بری حتی ایرو روژه نشانی دنیای هم دکارم بدن او جو فولکلور هم بود به صدمه من دست خواتم خوی دیه کشان ادی از هاتم به کارناسی کتم دو فولکلور کردی ام دشین اوان خباتا به چند دورانا دابش بکن دورانه که از بخو یکل کارمندین صدا و سیمای بومه و به سالان ناوندا مهاباده بره و بره رادیو یا مهاباده بومه که خبات من مدیایی هم داشتیم بیشن که ما لبدا دست بکر هر هنگ لگل خبات مدیایی کن من لصدا و سیمای داده کرد من دست به کارن دیه چاندی لبارا زمان و ویژه یا کردی و هر وصا فولکلور کردی من هاوچرخ لگل کارن خویا اداری ما او کارجی او خباتش مدکرن لباله خبات منه که فرمی از دو کار چاندی و زیادتر دو ویژه و هر واسه زمان و فولکلور کردی بچم هنگی بو که از حاتم و مالنشین بوم و 6-7 ساله که از مالنشین بومه کار بس بومه کارین خوی خباتین خوی چاندی من دست بکرینه و بر همین چند برهم جی من هنه یک همین کتاب من به ناو گلی و گازن اوینداران لکلاپورا کرمانجین ایرانه او کتاب لبارا فرمک استران و آوازین کردی که ناوی و حیرانوکه لبارا حیرانوکان هاتیه نویسیم که اوی کتابه دا 1500 حیرانوک من برحف کرنه حیرانوکین کرمانجین باکور پارزگه آذربایجان روژاوا ج برولانا ماکوی حتانی دشتبیلا شنوی اوی کتابه دا جدا ج 1500 حیرانوکان من کرمانجین ایران اوی دوریجی مدانه ناسی او کتاب سال 96 ج استانبول به ریو رسم لاتین هاتیه چار کرد دومین برهما من به ناو فولکلور کردی کرمانجی
ادبیات شفاهی به زمان فارسی هاتیه چاپ کردن که دیروک او چاپ کریه در بازار بوجنور ده. جیان من روزانه از کار من لسر پرتوک و نویساندنه. از روزا خوب نویسین و خواندن پرتوکا دست پیدا کم و تواد کم و اول با من شانازیه که جیان همیشه خوش در باز دیبی از جیان خوشی راضیمه. هەر لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتی و پێشکەوتنی تەکنیک و تەکنەلۆژیا لە هونەری شێوەکاریشدا بەکارهێنانی ڕەنگەکان و دروستکردنی تابلۆ پێش دەکەوێت و جیاوازی دەبێت. لێرەدا جیهاد عیسۆ باس لە تابلۆ نوێەکانی دەکات کە لە تێکەڵکردنی ڕەنگەکاندا بە شێوەیەکی جیاواز کار دەکات. ئەو توانێتی لە ماوەی کەرەنتینەدا کۆمەڵێک تابلۆ دروست بکات و بە ماوەیەکی کەم لە ئەوروپادا ناوبانگ پەیدا بکات. هەرچەندە ئەم شێوازە لە ئەوروپا باوە بەڵام وەکو کوردێک توانیوێتی جێدەستی خۆی دیاری بکات. نوی من جهاده جهاد عيسويا عفرينما بو تقريبا 10,000 دو دي از ما المانيا في كاري از نهاد كمجي رنگي تفهف ويد بيجن بو سالك و بيج بهم بس بيكريا براستی رنگا تشتكي وقت جبالي ده من حسكم تبع رنگا هيا كاري من بريجي بري من وقت بين فوتوشوب من كار ذكر من ديكور تشي ذكر برنامج كيفن مسألة رنگا از بي كار ذكم حد تشتكي وقت بين أول خواهيا يعني حد رنگك عم بيجن معناك خواهيا فإيبر وقت من تشي ذكر يعني ايش من دارت كاتب بورانجو يعني عم بيجن وقت بين مثالك بيجن وقت از حشين وكاسك وسبي وانا سكاردكم يعني حمو دوستي من مثلا من نازدكن دبين هيرو ام زين تفع حسيه از راش وجاور يا صورة سبي كاربكم اي بيجن جاد دي هيرو ناس هذا از رنگا از تخطيط ناكم يعني از بيجي ولا تصنع از نكم تشيكم يعني رنگ بخاطر بالي من وقت بين اجدهي ده من جواز كي في تابلت تشيكم من شاش نقلا من رنگ داخستن وراكرن ووقت بين يعني رنگا از تينم از رنگي خو جي شاتكم عرضي يعني تشخص رنگ جماعنا از جي داخلين بيشي خو و اسادكم ابخو مثلا از بيش شاش رنگ دادكم از كي دست بيبكم دقیقه پاشیجی 30 از دگاورم. زحمت دست بکی رنگا که حاضری وی بکی. یعنی رنگ نبس انه تکوار رنگا تکی کاسیه و تکپی بی آب بکی. 3-4 تشتی ده هیا گله کم تفوار رنگا بکن. إجبار إنه رنج هنا كانت رونن برد زود دلفن فنوما شفر بالفن براستي صار وقت كتيب كورونا ده يعني بر فرصة المرات معني مثلا معرض اللي أما معني خاطر كورونا ونوما شجي برتشت أجلين إيه مثل فيسبوك نكون عرضكم وصار انستغرام از عرضكم اللي أما نهات فرصة أول خاطية مرة خاطية معرض خاطية نظام يعني مرة قلت إن دمشق داس بيبكم حاضري خدمات فيدكم مهي داوي مهي بينجي قالك از وي معدي الباجاري مونستر از تشيكم مسألة تقولوا معظم حسب الرنجات شخص رنج حاضر دكم يعني وين رجيم مثلا رنج حاضر كم دي هندكن ربهم أبي تشوف نشيكر
حاضری خو پیکر بری ویجی نها من رنگ حاضر کردن در کردن قیاسی چیزی ماستر در کردن دریج در کردن وکی هیرو ما چی کردی يعني تخص الرنج من حاضر كريا از بي ظالم انه از قالك حجبي لوحي متقصبه رنگی از چی دکم ای پر براستیجی سر رنگی بیراقی کردستان از چی دکم کسک سوزان از چی دکم یک جارا از چی دکم وقتی یعنی خاصة سر عفرين از بيد فكرم ايش تبيري من تشتي عفرين بي تبيري من فوكي بيجن ابي صور خون برنگي صور از بي كاردكم وقتی از برنگي صور بي كاردكم اي دوغرجي يعني اي پر ايش ما تبيري من دەچینە رووسیا و خانمە شاعیر میدیا شێخە دەدوێنین کە زیاتر باس لە ئەزمموی خۆی دەکات ئەم خانمە خەڵکی حەسەکەیە و ئێستا لە رووسیا دەژی ئەم خانمە شعرەکانی بە زمانی کوردی و عەرەبین بەڵام لەم بڕگەیەدا زیاتر باس لە شعرە کوردیەکانی بۆ ئێمە دەکات و ناوەڕۆکەکەی ڕوون دەکاتەوە. ناوی میدیا شێخایە ئەس هەلبەستفانەکەم ئەس لە ڕۆژ ئاوا دایک بووم باژاری حەسەکەی لە سووریێ ماربەتەکە خۆشحاڵدە من خوێندنا خۆی سەرەتایی هەتا بەری ئۆنڤەرسیتێتێ بتالیانی من نویساندنا شعر و هەلبەستان من دەست پێ کرد زینا ئەس منداڵ بووم ئەس زارۆ بووم زارۆتی دەم دەست پێ کرد تێبیرا من هەلبەستا منی یەکەمین ئەس درێزە چارا دەبووم بە زمانی عەرەبی من نویساند دا هەمان دەمێدا ji zaroktiya xwe de min gelek ji xwendinê hez dikir û min gelek ji şeîr û helbest min dixwendin ez yek ji şagirtin herî zîrek bûm dirêza yekemîn di dibistanê de heta got berî ez herim Unîversîteta Helepê. ji ber hemin minî di şe'r û helbestan de dîwana Babûn Muwarî bûn li seda bi zimanê erebî derket. Ev dîwan li ser milletê minî Kurd diaxiv li ser dîroka wî, li ser êşên wî, li ser xebatên wî. Dîwanek minî din bi navnivîs xusûfûn cizî. Ev dîwana min bi zimanê erebî jî derket bi şewaya hayko hata nivîsandin. Ew dîwan bi xwe ser nastemaya Kurdî diaxive. Qebdek din ji helbestan min bi navê Mîzopotamyayê ew jî derket. Ev bi xwe li ser dîroka Kurdî diaxive. سارا 1990 ez hatim xelatkirin bi Mirtalek Zîv ji alî şîr û helbestvanên Şamê û ev xelatkirin tara zor ava an got wektê naskirin Ruknîddîn de çêbû wekî dijî hatim xelatkirin ji merovên Kurdistanê و از كانديدات بوم بو خلطة فارس الإبداع العربي.
توتویە وەک خۆیە ئەڤیندارێ قورتاندنەیە لێ ئەس دلگەشانی قۆسیامە چاڤنتە دلێ من خوناف کرد دمندا بهناتە دنەینیکێدا باری بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن با خێر و خۆشی.